سڵاو بینەرانی خۆشەویست لە بەرنامەیەکی دیکەی پەیکی کۆمەڵە میوانی ماڵەکانتانین لەگەڵمان بن. پەیامی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات بە بۆنەی 25 بەفرانبار ساڕۆژی گیانبەخکردنی ئیبراهیم لوتفوڵڵاهی. 25 بەفرانبار ساڕۆژی گیانبەخکردنی خوێندکاری کورد ئیبراهیم لوتفوڵڵاهیە کە هەموو ساڵێک لەو ڕۆژەدا ئەوەمان دێتەوە بیر کە ئەو خوێندکارە بێتاوانە چۆن لەلایەن حکوومەتی دژە مرۆیی کۆماری ئیسلامیەوە بێ هیچ تاوانێک مافی ژیانی لێسێنرا و مۆمی تەمەنی کەوتە بەر ڕەشەبای شومی ئیستبدادی مەسەبی و کوژایەوە. ئەوەشمان دێتە بیر کە حکوومەتی ئیسلامی تا چ ڕادەیەک دژە مرۆڤ و درڕندەیەکە لە بەرچاوی ئەو ژیان و کەرامەتی ئینسانی بایەخێکی نییە و لە دژایەتی نەتەوەی کووردا لە هیچ کردەوەیەک شەرم ناکات و هەروەها بەرپرسانی دڵپڕلەقینی ئەو دژی هەموو بەهایە مرۆیەکان و دژایەتی زانست و خوێندن دەکات. ئەوەش دێتە بەرچاو کە ترسی ئەو حکوومەتە لە مرۆڤی خەباتکار تا چ ڕادەیەکە کە تەنانەت بە بنەماڵەی ئیبراهیم ئیزنی بەڕێوەبردنی ڕێوڕسمی بە خاکسپاردن و پرسەیان نەدا و نەیان هێشتووە ماڵ ئاوایی لە تەرمی ڕۆڵەکەشیان بکەن. بە درێژایی تەمەنی حکوومەتی ئیسلامی زۆرێک لە خوێندکارانی کورد بە شێوەگەلی جۆرا و جۆر کەوتونەتە بەر هێرش و پەلاماری دژە ئینسانی ئەو حکوومەتە و بەدەیان کەس گیانیان بەخت کردووە. هەر بۆیەش پێویستە بزوتنەوەی خوێندکاری کوردستان ڕۆژێک بۆ ڕێزلێنان لەو تێکۆشەرانە وەکو ڕۆژی خوێندکاری کورد دیاری بکە تا ئەو ڕۆڵانەی گەلەکەمان قەل لەبیر نەچنەوە و ئەوە ئەمەگناسی کۆمەڵگا بێ بۆ خەبات و تێکۆشان و خۆڕاگریە و ئازیزانە. هەروەها هەروەک بەشێکی بەرچاو لە خوێندکارانی ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات چەند ساڵێک لەمەوە پێشداوایان کردبوو بەهۆی بەرزترین ئاستی مەزلومیەت و بێتاوانی ئیبراهیم لوتفوڵڵاهی و هەروەها کەسایەتی بێلایەن و نیشتمانپەروەری ناوبراوکە دەیکاتە مڵکی تەواوی کوردستان بەگشتی. ئێمەش وەک کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات پێشنیاری ناونانی 25 بەفرانبار وەکو ڕۆژی خوێندکاری کورد بە گونجاو ئەزانین و پەیمان نوێ دەکەینەوە هەتا گەیشتن بەو ڕۆژەی کە چیتر ئیبراهیمیەکان نەکەونە بەرتینی جەلادان درێژە بە تێکۆشان ئەدەین. کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات 25 بەفرانباری 1392 هەتاوی. ڕاگەیاندنی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات سەبارەت بە گوشارەکان بۆ سەر ژنانی بواری موسیقی. کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات ڕاگەیاندنێکی بڵاو کردووەتەوە لە دژی گوشار بۆ سەر چالاکانی ژنانی بواری هونەر، گۆرانی و ڕێگریکردن لە ژەنیارانی ژن لە کۆنسێرتەکان لە ئێراندا. ماوەیەکە باسی ڕێگریگرتن لە ژنانی گۆرانی بێژ و هەروەها ژەنیارانی ژن لە کۆنسێرتەکاندا بووەتە باسێکی جددی لە ناو دامودەستگاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەتایبەتی لە مەجلسی شۆرای ئیسلامی. تازەترین قسە و باز لەو بارەوە دەگەڕێتەوە بۆ نامەی ژمارەیەک لە نوێنەرانی مەجلس بۆ حەسەن ڕۆحانی و دەربڕینی ناڕزایەتی لە گۆرانی خوێندنی ژنان و ژەنیاری ژنانە بە شێوەی تاگ لە کۆنسرت و شوێنە هونەریەکاندا. هەر لەو پەیوەندیەدا و بەپێی هەواڵەکان ڕۆژی دووشەممە 22 بەفرانبار لە کۆنسرتی سالار ئەقیلی لە شاری شاندیسی مەشهەد یەکێک لە ژەنیاران بە ناوی حەریر شەریعەتزادە ژەنیاری دەف پاش تەوابوونی یەکەمین گۆرانی کۆنسرتەکە لەلایەن بەرپرسانی حراسەتی کۆنسرتەکە بانگ دەکرێت و ڕێگەی پێنادەن لە درێژەی کۆنسرتەکەدا بەشداری بکات. ئەم ڕەفتارە نەشیاوەی بەرپرسانی پەیوەندیداری ئەم کۆنسرتە لە دژی ئەو ژەنیارە ژنە ڕاستەوخۆ بێڕێزیە بە کەرامەت و کەسایەتی ژن و هاوکات لێدانی مۆرکی تەواوی کۆنەپەرستی و دژەژنبوونی کۆماری ئیسلامی دەسەلمێنێ. کۆماری ئیسلامی بەردەوام دژی هونەر و جوانی و گۆرانی و شادی و خۆشی بووە و ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان لەمانەی باسی هات ژنان دەوریان هەبێت بە چەند قات ڕادەی دژمنکاریەکانی لە بەرابەر هونەرمەندانی ژن پەرە پێ ئەدات. هەر ماوەی چەند ڕۆژ لەوە پێش بوو کە دەرهێنەری ژنی بەناوبانگی ئێران تەهمینە میلانی سەبارەت بە چالاکیەکانی بۆ دادسەرا بانگ کراوە. بەگشتی ئاشکرا و ڕوونە کۆماری ئیسلامی بە درێژایی دەسەڵاتی خۆی دژی ژنان بووە و لە مێژووی دەسەڵاتداریەتی ئەم ڕژیمەدا بۆ جارێکیش بەدی ناکەیت کە هەنگاوێکی پێشکەوتن خوازانەی لە ئاستی ژنان هەڵێنابێتەوە و ئەوەشی بۆی کرابێت لە دژایەتی و لە تەنگکردنەوەی فەزای ناوخۆیی لە هەموو بوارەکاندا بۆ ژنان ئەنجامی داوە. هەوڵ بۆ جێبەجێکردنی ڕێگری لە ژنان و لەم پارخستنە سەر ڕێگەیان بۆ کاری هونەری و بەتایبەتی موسیقی
لە درێژەی سیاسەتی جیاکردنەوەی ئۆتۆبوسەکانی واحدی ناوشارەکان و هەروەها لە درێژەی سیاسەتی جیاکردنەوەی پارک و پیادەڕەوەکان و زانستگاکان و تەنانەت بوارەکانی خوێندن و دەیان سیاسەتی دژەژنی ڕەچاو کردووە. لە کەس شاراوە نییە کە حاکمانی ئاینی دەسەڵاتدار لە ئێران هەوڵی خۆیان خستوەتە گەڕ بۆ خستنە پەراوێزی ژنان و بەم چەشنە لە هەوڵی ئەوەدان ژنان بەو کولتورە دواکەوتوانەی لە جۆری سپاردن و ئەنجامدانی کاری ناوماڵ و پەروەردەکردن و بارهێنانی منداڵی ساڵح لە ڕوانگەی ڕژیمەوە کە خۆی مەبەستێتی ڕابێنێت. هەر لە پۆلە سەرەتاییەکانی قوتابخانەوە و لە نێو کتێبەکاندا بەڕوونی بەرچاو دەکەوێت کە ئەم ڕژیمە تەنیا و تەنیا لە ژن وەک کەسێکە لە چوارچێوەی تەنگی ناوماڵدا کار بکات کەڵک وەردەگرێت. ئەم ڕژیمە و دەسەڵاتدارانی بەگشتی لە هەوڵی ئەوەدان کە نەوەی داهاتووی کۆمەلگای ئێران بەم کلتورە دواکەوتوویە ڕابێنن کە ژن وەک نیوەی پیاو سیر بکەن و جیاوازیش دابنێن لە نێوان پیاوان و ژنان. ئەمەش بەمانای ئەوەیە کە بنیاتە کۆن و دواکەوتوەکانی ئەم ڕژیمە مەجالێک بۆ پەروەردەبوون و هەروەها بۆ گەشەسەندنی ژنان لە بوارە جیاجیەکاندا ناهێڵێتەوە. دەرکردنی بڕیاری لەو چەشنە و بێڕێزی بە ژنانی هونەرمەند لە ئێران و ڕێگریکردن لە دەرکەوتنیان لە هۆڵەکانی مۆسیقی و زۆر شوێنی دیکە لە کاتێکدایەکە کۆماری ئیسلامی لەلایەن بیرڕای گشتیەوە وەک یەکێک لە وڵاتانی پێشێلکەری مافی مرۆڤ و گرتن و لێدانی ڕۆژنامەنووسان و بیرجیاوازان و هەروەها پێشێلکەری مافەکانی ژنان ناسراوە. ئەمەش نیشانەی ترس و دڵەڕاوکێ ڕژیمە لە چوونەسەرەوەی ئاستی وشیاری ژنانی کۆمەلگای ئێران لە گشت بوارەکاندا. ڕۆشتنی بە لێشاوی کچانی خوێندکار بۆ زانکۆکان و هەروەها بەشداریان لە خۆپیشاندانەکانی 8 مارس و دەنگ هەڵبڕینیان بۆ مافی بەرابەر و زیاتربوونی ژنانی هونەرمەند بە تایبەتی لە بواری مۆسیقی و دەرکەوتنیان لە ئاستی جیهانیدا لە کونسەرتەکان لەگەڵ گۆرانی بێژانی بەناوبانگی ئێران ترسی خستووەتە دڵی حاکمانی بنیادگەرە و بیرتەسکی کۆماری ئیسلامی. کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات وەک هەمیشە خۆی بە پشتیوانی لێبڕاوی ژنان لە هەموو بوارەکان دەزانێت و ئامادەی هەر جۆرە هاوکاریەکە بۆ گروپە موسیقیەکانی ژنان لە ئاستی کوردستان و لە هەمان کاتدا بەتوندی سیاسەتی دژەژنی کۆماری ئیسلامی و بێڕێزی بە هونەرمەندانی ژن محکوم دەکات. ڕێگری لە ژنانی هونەرمەند و گۆرانی بێژ و ژەنیار بەمانای بێبەشبوونی کۆمەلگای ئێران لە توانای نیوەی کۆمەلگای ئێران لە بواری هونەریدا دەزانین و داوامان لە ژنان و پیاوانی یەکسانی خوازە لە ڕێگەی وەڕێخستنی کەمپین و ئاکسیۆنی ئاعترازی بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناڕزایەتی خۆیان لە دژی سیاسەتی مراندنی هونەر لە ژنان دەرببڕن. کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات ڕێکەوتی 14/1/2015 زاینی. بەشداری کمیتەی ئاڵمانی کۆمەڵا لە ڕێوڕسمی 2 ڕێبەندان. ڕۆژی شەمە ڕێکەوتی 27 بەفرامبەر هەیئەتێک لە کمیتەی ئاڵمانی کۆمەڵی شۆڕژگەر لە ڕێوڕسمی ساڵوەگەڕی 2 ڕێبەندان کە لە شاری فرانکفۆرتی ئاڵمان لەلایەن حیزبی دیموکراتی کوردستان بەڕێوەچوو بەشداریان کرد. هەیئەتی کۆمەڵە بریتی بوون لە هاوڕێیان سۆهەیلا باب، ئەحمەد باب و سامان حسێنی. بەڕێوەچوونی سمیناری فیدرالیزم و داهاتووی ئێران لە بارگای ناوەندی کۆمەڵە لەلایەن هەردوو ڕێکخراوی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران لە بارگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران سمینارێک لەژێر ناوی فیدرالیزم و داهاتووی ئێران بەڕێوەچوو. ڕۆژی شەممە ڕێکەوتی 17/1/2015 لە بارگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەلایەن هەردوو ڕێکخراوی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات و یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لە درێژەی چالاکی هاوبەشەکانیان سمینارێک لەژێر ناوی فیدرالیزم و داهاتووی ئێران بەڕێوەچوو. سمینارەکە بە کورتەباسێک لەسەر فیدرالیزم لەلایەن پێشکەشکار هەژار مزەفەری ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات دەستی پێکرد و کاتی سمینارەکە لە 2 پانەلی دیاریکراو دابەشکرا بۆ هەریەک لە فواد خاکیبەیگی سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران و ئەندامی جێگری کمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و هەروەها سۆران باڵانی ئەندامی جێگری کمیتەی ناوەندی کۆمەڵە و مامۆستای زانکۆ. لە پەنەلی یەکەم فواد خاکیبەیگی باسێکی لەسەر جۆرەکانی سیستمی فیدرالیزم و
پێویستی بوونی ئەو سیستما لە بەڕێوەبردننی داهاتووی ئێران پێشکەش کرد و ئاماژەی بەوە کرد کە دوو حزبی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حزبی دموکراتی کوردستانی ئێران چ جۆرە فیدرالیزمێک بۆ داهاتووی ئێرانیان لەبەرچاو گرتووە. بەرپرسی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران ڕوونی کردەوە کە ئێران 6 نەتەوەی جیاوازی تێدایە و هەر یەک لەو نەتەوانە مەرجەکانی نەتەوەبوونیان وەکو خاک، زمان، کولتور تێدایە و بۆیە زۆر مەشروعە کە سیستمی فیدرالیزم لە ئێران جێگیر ببێت. ناوبراو جەختی لەسەر ئەوەش کردەوە کە فیدرالیزمی نەتەوەی جوغرافیایی گونجاوترین جۆری فیدرالیزمە کە سەرجەم نەتەوەکانی پێکاتەی ئێران دەتوانن مافی خۆیان بە تەواوەتی تێیدا ببیننەوە و هەردوو حزبی کۆمەڵە و حزبی دموکراتیش بە لەبەرچاوگرتنی تایبەتمەندیەکانی ئێران ئەو جۆرە لە فیدرالیزم بە باشترین شێوە بۆ سیستمی سیاسی داهاتووی ئێران دەزانن. فواد خاکی بەیگی ئاماژەی بە پرسی زمانی ڕسمی وڵات کرد و بە سەرنجدان بە ڕوانگەی کارناسان و پسپۆڕانی ئەو بوارە وتی کۆمەڵێک باز لەوە دەکەن کە بەهۆی ئەوەی کە زۆرینەی دانیشتوانی ئێران لە زمانی فارسی شارەزان، ئەویش بەهۆی زاڵبوونی دوو حکوومەتی پاشایەتی و کۆماری ئیسلامیەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ هەمان زمان بکرێتە زمانی ڕسمی. کۆمەڵێکیش دەڵێن کە زمانی ئینگلیسی بۆ ئەوەی لە زۆرێک لە وڵاتان سەرکەوتوو بووە و وەک زمانی ڕسمی جیهانیش دێتە ناسین، ئینگلیزی زمانی ڕسمی بێت. سۆران پاڵانی کە باسکاری دووهەمین پانێلی سەمینارەکە بوو، سەرەتا ئاماژەیەکی بە جۆرەکانی دەوڵەت کرد کە دوو جۆری دەوڵەتی سادە و دەوڵەتی ئاوێتە بوونی هەیە و ئەو مژارەی بە وردی خستە بەرباس و تاوتوێکردن و دواتر ئاماژەی بە پێویستی سیستمی فیدرالیزم لە حکوومەتی داهاتووی ئێران کردووتی ئێرانێکی سەرکەوتوو لە داهاتوودا بە لەبەرچاوگرتنی فرەچەشنی ئەو وڵاتە لە بواری نەتەوە، ئاین، زمان و مێژوو لە ڕوانگەی کۆمەڵەی شۆڕژگێڕ و حزبی دموکراتی کوردستانی ئێران لە سیستمێکی فیدرالدا خۆی دەبینێتەوە. ناوبراوتیشی لەو جۆرە سیستمەی فیدرالیزم کە ئێمە بۆ داهاتووی ئێران داوای دەکەین، 3 دەسەڵاتی سەرەکیش بە حکوومەتی ناوەند دەدرێت، لەوانە 1 دەسەڵاتی دەرەکی، 2 ئەرتەش و 3 ئابووری واتە دراو. سۆران پاڵانی لە درێژەی قسەکانی داوتی فیدرالیزم بە نیشانەی تەمەرکوزی دەسەڵات نییە، بەڵکو بە نیشانەی دابەشبوونی دەسەڵات بەسەر سەرجەم پێکاتەکانە. هەر هەرێمێک یاسای بنەڕەتی خۆی هەیە و حکوومەتی ناوەند ناتوانێت خاڵەکانی پێبگۆڕێت، بەڵام بەبێ دەخاڵەتی هەرێمەکان یاسای بنەڕەتی وڵات ناتوانێت بگۆڕدرێت. هەردوو باسکاری ئەو سمینارە جەختیان لەسەر ئەوە کردەوەکە لە حکوومەتی فیدرالدا دەبێت دادگای باڵای وڵات ئەندامانی بەپێی حەشیمەتی نەتەوەکان دیاری نەکرێن و بە شێوەی یەکسان هەموو نەتەوەکان ئەندامیان لەو دادگایە هەبێت. تەئکیدیشان کرد کە جێگیرکردنی دموکراسی لە وڵاتی فیدرالدا زۆر پێویستە و وتیان ئەو دوو پرسە تەواوکەری یەکترن و بەبێ یەک ناکرێت مافی هەموو لایەک لەبەرچاو بگیرێت. لە کۆتایی سمینارەکەشدا کۆمەڵێک لە بەشداربووان ڕاو سەرنجی خۆیان سەبارەت بەم باسە خستە ڕوو. دیداری بەرپرسی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵا لەگەڵ چەند حیزب و لایەن لە وڵاتی ئاڵمان. بەرپرسی کمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵا لە میانەی چەندین چاوپێکەوتنی جیاوازدا لە وڵاتی ئاڵمان لەگەڵ ژمارەیەک لە کەسایەتی لایەنە سیاسیەکانی ئاڵمان پرسی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات خستووەتە بەرباست و لێکدانەوە. ڕۆژی 14 مانگی ژانڤیا ناهید بەهمەنی بەرپرسی کمیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵا لە میانەی دیدارێکدا کە لە بینای پارلەمانی وڵاتی ئاڵمان بەڕێوەچوو چاوی بە خانمی گسینە لوتزەچ جێگری سەرۆکی حیزبی چەپ و سەرۆکی کمیتەی بودجە لە پارلەمانی ئاڵمان کەوت. لەم دیدارەدا هاوڕێ ناهید کۆمەڵێک زانیاری سەبارەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها کاریگەریەکانی هەڵاواردنی نەتەوەیی و جنسیەتی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەسەر شارۆمەندانی کورد بە خانمی گسینە و هاوڕێیانیدا. هەیئەتی ئاڵمانی هاوسۆزی و پشتیوانی خۆیان بەرامبەر بە خەباتی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات دەربڕی و ڕایان گەیاند کە پرسی کوردی ئێران لەلایەن حیزبی چەپەوە لە دانیشتنەکانی پارلەمان دەخرێتە بەرباس و لەمەڕ یارمەتیدان بە گەیاندنی زیاتری دەنگی کورد بە ناوەندە بەرپرسەکان هەوڵی شیاو دەدەن. جێی ئاماژەیە کە لەم کۆبوونەوەیەدا نووسراوی راپۆرتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات کە پێشتر ئامادەکرا بوو پێشکەش بە هەیئەتی ناوبراو کرا بۆ لێکۆڵینەوە لەسەر پرسی کورد لەم بەشە لە کوردستان.
لە کۆتایی دانیشتنەکەدا هەردوو لایەن خوازیاری درێژەپێدانی پەیوەندیەکانی کۆمەڵە و حیزبی چەپی ئاڵمان بوون. دوانیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 14 مانگی ژانڤیا ناهید بەهمەنی بەرپرسی کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵە لەگەڵ وۆلفگانگ گۆرگێ بەرپرسی پەیوەندیە نێونەتەوەیەکانی حیزبی چەپی ئاڵمان کۆبووەوە و سەبارەت بە پرسی کورد و بارودۆخی ژیانی شارۆمەندانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەردوو لا بیرروڕایان دەربڕی و جەختیان خستە سەر پەیوەندی چڕوپڕتر لە داهاتوودا. نوێنەری کۆمەڵە داواکاری هاوکاری زیاتری ئەم حیزبا لەگەڵ کوردی ڕۆژهەڵات و ناوەندە مەدەنی سیاسی و ڕێکخراوە غەیرەدەوڵەتیەکانی بوو. وتیشی هەوڵێک هەیە بۆ ئەوەی پرسی کورد لە کوردستانی ئێران بخرێتە پەراوێزی پرسەکانی دیکەی ناوچەکەوە لەوانە کێشەی ئەتۆمی کۆماری ئیسلامی. ئێمە دەمانەوێت پرسی مافی مرۆڤ لەلایەن حیزبە پێشکەوتن خوازەکانی وڵاتانی ڕۆژاواوە لەوانە حیزبی ئێوە بایەخی شیاوی پێ بدرێت و مەرارەت و بێمافی خەڵکی کورد بە بێدەنگی نەمێنێتەوە. سەرۆکی حیزبی چەپ و وەفدی بەشداری کۆبوونەوەکە قەولی هاوکاری زۆرتریان لەم پەیوەندیەدا ڕاگەیاند و پەیوەندی لەگەڵ کۆمەڵەیان بەرز نرخاند. لە کۆتایی چاوپێکەوتنەکەدا راپۆرتی ئامادەکرا و سەبارەت بە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات پێشکەش بە حیزبی چەپکرا. هەل لە درێژەی چالاکیەکانی بەرپرسی کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵا لە ڕێکوتی 15 مانگی ژانڤیا ناهید بەهمەنی لە بینای ناوەندی حیزبی سۆسیال دموکراتی ئاڵمان لە شاری بەرلین لەگەڵ کۆنستانتین ڤینۆف بەرپرسی گشتی تۆڕی ئێئتلافی پێشکەوتوو کۆبووەوە. تۆڕی ئێئتلافی پێشکەوتوو بریتیە لە کۆمەڵێکی بەرچاو لە ئەحزابی سۆسیال دموکرات لە وڵاتانی جیهان کە ماوەی چەند ساڵ لەمەوپێش لە ڕێکخراوی جیهانی سۆسیالیست ئینتەرناسیۆناڵ جیابووەتەوە. جێی ئاماژەیە کۆمەڵا لە میانەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەم ناوەندە جیهانیە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەشداری زۆربەی کۆنفرانسەکانی بووە و هەردوو لایەن هەوڵیان بۆ نزیکبوونەوەی زیاتر لە کار و چالاکیەکانیاندا داوە. لەم دانیشتنەدا کۆمەڵێک باسی گرنگ سەبارەت بە پرسی کورد و هاوکاری حیزبی کۆمەڵە و ئێئتلافی پێشکەوتوو هاتە ئاراوە. کۆنستانتین ڤینۆف لە هەمان کاتدا بەرپرسی بەشێک لە پەیوەندیە نێونەتەوەیەکانی حیزبی سوسیال دموکراتی ئاڵمانە. ناهید بەهمەنی و کۆنستانتین ڤینۆف بەشێک لە دیدارەکەیان بۆ قسە و باز لەسەر داهاتووی پەیوەندیەکانی هەردوو حیزب تەرخان کرد. لەم کۆبوونەوەدا هەردوو لا بڕیاریانداکە لە ڕێگای میکانیزمەکانی حیزبی سۆسیال دموکرات و ئێئتلافی پێشڕەوەوە دەنگی بێمافی کوردی ڕۆژهەڵات و مێژووی خەباتی پێشکەوتنخوازانە و مەدەنی لەم ناوچەیە زۆرتر و ڕێکخراوتر بگەیەنە ناوەندە جیهانی و مرۆڤخوازەکان. ئەم دیدارە بە نرخە لە کەشێکی دۆستانەدا کۆتایی پێهات. کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵە ژانڤیەی 2015 زاینی. پەیامی کومیتەی کانادای کۆمەڵە بە بۆنەی مەرگی کاک محەممەد ئەحمەد پەنا بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئاگادار بووینەوە کە کاک محەممەد ئەحمەد پەنا دانیشتووی شاری بانە باوکی خاتوو فەریدە و خەزوری هاوڕێ عەلی بێهروزی ڕۆژی هەینی ڕێکەوتی 9 ژانویەی 2015 بەهۆی نەخۆشیەوە ماڵئاوایی لە ژیان کردووە. بە بۆنەی مەرگی بەڕێز کاک محەممەد ئەحمەد پەنا لەلایەن کومیتەی تەشکیلاتی کۆمەڵە لە کانادا و هەموو ئەندامانی کۆمەڵە لە کاناداوە لە قوڵایی دڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری خاتوو فەریدە و هاوڕێ عەلی بێهروزی دەکەین و خۆمان بە شەریکی خەموو پەژارەیان ئەزانین. کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی کانادا 16 ژانویەی 2015. هەر بەم بۆنەوە ئێمەش وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزیان و هەموو کادر و ئەندامان و دۆستانی کۆمەڵە و ئێوەی بینەرانی بەڕێز دەکەین و خۆمان بە شەریکی غەم و پەژارەیان ئەزانین. باوکی هاوڕەیەکی گیانبەخکردووی کۆمەڵە بۆ هەمیشە ماڵئاوایی لە ژیان کرد. بەپێی هەواڵێکی گەیشت و کاژێر 3 شەوی هەینی لەسەر شەممە 27 مانگی بەفرامبار کاک حەبیب بەهەشتی زاد باوکی هاوڕێی گیانبەخکردوو ئیرج بەهەشتی زاد لە شاری سنە و بەهۆی نەخۆشیەوە لە تەمەنی 75 ساڵی گیانی لەدەستداوە. کاک حەبیب لە کەسە خۆشەویستەکانی نێو خەڵکی شاری سنەیە و هەروەها لە ماوەی تەمەنی خۆیدا هاوڕێ لەگەڵ هاوسەری ژیانی واتە دایە تلوع لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بەهۆی پێشمەرگەبوونی ڕۆڵەکانیانەوە گوشار و زەختێکی زۆریان لەسەر بووە و چەندین جار بانگهێشتی ناوەندی ئەمنیەتی و ئیتلاعاتیەکانی ڕژیم کراون.
ئێمە وەک ستافی بەرنامەی پەیکی کۆمەڵە پڕبەدڵ بەم بۆنەوە سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزیان ئەکەین و خۆمان بە شەریکی غەم و پەژارەیان نزانین. بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیڤی و پەیکی کۆمەڵە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەمان. زۆر سپاسی ئەو هاوڕێیانە ئەکەین کە تا ئێستا پەیوەندیان بە ئێمەوە گرتووە. ئێوەی بەڕێز ئەتوانن بابەتی پەیوەندیدار بە بەرنامە و هەروەها سەرنج و پێشنیارەکانتان لە ڕێگەی فەیسبوک و ژمارە تەلەفۆنی بەرنامەکەمان کە لەسەر شاشەی تیڤی نووسراوە بگەێنن بە دەستمان و لە دەوڵەمەندکردنی بەرنامەکەتان بەشدار بن. تا بەرنامەیەکی دیکە هەر بژین.